ئێوارەتان باش بنێرانی زاری کرمانجی هەر ساڵ کاتێک نزیک دەبینەوە لە بۆنەکانی ئادار و نەورۆست لەلایەن گەنج پیر منداڵ خواست لەسەر جلی کوردی بە شێوەیەکی بەرچاو بێگومان لە هەردوو ڕەگەز زیاد دەبێتن بە جۆرێک دوو-سێ مانگ پێش هاتنی وەرزی بەهار هاوڵاتیان خۆیان ئامادە دەکەن دوکانەکانی جلی کوردی و هەروەها بەرگ دوورەکان قەرەباڵغیەکی زۆر دروست دەبێتن هەندێک جار سڕی بەرگ دوورەکان بەرناکەوێتن من ئێستا لە دوکانێکی جلی کوردی خانمانم لە سۆران دەمەوێ قسە لەسەرەوە بکەین چونکە ئەم ساڵ ڕەمەزان کەوتۆتە نێو یاخود بڵین نەورۆز کەوتۆتە نێو مانگی ڕەمەزانی پیرۆزەوە بزانین هیچ جیاوازیەک هەیە لەگەڵ ساڵانی تر بازاری جلی کوردی ئێستا خاوەنی یەکێک لە دوکانەکانی جلی کوردیم لەگەڵە ئەم کاتە باش ئەم کاتت باش بەخێر بێ سەر چاوم ڕەمەزانت پیرۆز لێت پیرۆزبی بەخێر بێ سەر چاوم جارێ پێشەوەی باسی بابەتەکەی خۆمان بکەین پێم بڵێ لەگەڵ ڕەمەزان چۆن ئەلحەمدولیلا زۆر باشە لە خۆی بە زیادی بێ ڕەمەزانێکی چۆن زۆر خۆشە لە خۆی بە زیادی بێ نابی برسی تێنی بین نەبرسیە بین ئەلحەمدولیلا ئەگەر تێنی و برسی نبینانی کەواتە ڕۆژەکەمان واللهی لە فەسڵێکی وا هاتووە عنی لە خۆی بە زیادی بی زۆر باشە ئێمە ئەمڕۆ لەسەر جلی کوردی قسە دەکەین دەمانەوێت بزانین چونکە ئەم ساڵ نەورۆز کەوتۆتە نێو مانگی ڕەمەزان کەوتۆتە نێو لە ناو نەورۆزە دەمەوێت بزانین کە چۆن بازاری جلی کوردی چۆنە لە چاو ساڵانی ڕابردوو بەڵێ واللهی بە حکمی ئەوەی نەورۆز کەوتۆتە نێوە ئەوەی ڕەمەزانێ بازار بەو شێوەی نییە یعنی تەسیری کردیە ساڵەکانی تر ئەو وەختانە ئێرە پڕ مشتری بوو بەس ئەو ساڵەکە نەورۆز کەوتوتە نەو ڕەمەزانێ بازار بەو شێوەی نییە عنی جلی کوردی بەس ئەلحەمدولیلا ئینشاءالله پازدەی ڕەمەزان ئینشاءالله دەست پێ دەکات بۆ جێژن ینی خەڵک ئامادەکاری دەکات بۆ جێژنی جلی کوردی لەبەر دەکەن بەڵێ بۆ جێژنیش زیاتر لێرە بە حکمی ئەوەی سۆران خەڵک زۆر دلی کوردی دەبارەکە بۆ جێژن ئامادەکاری دەکرێت ئینشاءالله دەمیستا و قسە بکەم یەکێک لە تایبەتمەندەکانی خانمانی سۆران ئەوەیە کە بۆ هەموو شوێنێک جلی کوردی لەبەر دەکەن بۆ ماڵەوە بۆ هەروەها بۆ دەرەوە و بۆ شوێنە گشتەکانی شەر جلی کوردی لەبەر دەکەن ئەمە جیاوازی نییە لەگەڵ شارەکانی تر بە نسبەت سۆران زۆر جیاوازیە سۆران بە جلی کوردی بەناوبانگە یعنی جلی کوردی بە تایبەتی ئافرەتانی سۆران زۆر جلی کوردی دەباکەن لۆ بۆنەکان لۆ نەورۆز و لۆ جێژن و لە پازدەش بەو لایوە یعنی ئامادەکاری دەکرێت زیاتر جلی کوردی دەباکەن ئەم ساڵ چه مۆدلێک هەیە چ ڕەنگێک مۆدلە بە خودای زیاتر ڕەنگە تۆخەکان یعنی ڕەنجی پرتەقالی بە تایبەتی ئەو ساڵەکە زۆر مۆدیلە ڕەنجی کاربۆنی دەمانێت تۆزێک لەسەر ڕەنگەکان قسە بکەین و زیاتر لەسەری بڕۆین ئەگەر هاوکارم سیامەت لەگەڵمان بێتن لە خزمەت داینە وەڵاهی لێرە بەڵێ ئەوە هەموو ڕەنگەکانە بە زیاتر ڕەنجی پرتەقالی و کاربۆنی و ڕەنجی شەدری و ڕەنجی هەموو ڕەنگە تۆخەکان زیاتر مۆدیلن ئەو ڕەنگانەی کە زیاتر مۆدیلن ڕەنگە تۆخەکانن پرتەقالی ساڵ بە ساڵ مۆدلە کۆنەکان نوێ دەبنەوە وابزان بەڵێ ساڵ بە ساڵ نوێ دەبنەوە پولەکەش مۆدیلە ئەو ساڵەکە ینی پولەکە هاتیتەوە دووبارە مۆدیلە بەس زیاتر ڕەنگە تۆخەکان ئەمانە کراسی دەرەوەن ینی زیاتر لە دەرەوە بەڵێ ئەوەی دەرەوەن ئیناو ماڵی جیا یعنی ئەوەی زیاتر ئی دەرێت لۆ سەفەر و شتیوە لۆ بۆنە و شتیوە زیاتر ئەوانە دەباکەن بەڵێوێ ئەی ڕنگ ئەی شێوازی قماشەکان گۆڕانکاری بەسەردادێت ئەو قماشەکان زیاتر چه قماشێک ئەم ساڵە باوە بەخوای قماش نەک وەکو ڕنگ بەڵێ وەکو قماش ئەلماسە قماشی حەریرە قماشی بێمەت و کوشمیرە زیاتر سادە ئەو ڕەنگانە زیاتر دەباکەن یعنی ئەو قماشانە ئەی من بەردەوام پرسیارێکم بۆ دروست بێت جاری وا هەیە لەسەر قماشەکان ناوی کەساتیەکان لێ دەندرێتن بۆ نمونە دەڵێن وڵاکەوای ترامپ ئەمانە کو دروست دەبن بەخوای زیاتر ئەوە توجارەکان زیاتر ئەو ناوانە لێ دەنن یعنی کەوەی ترامپە کەوەی نەبیلەیە کەوەی ئۆبامەیە ئەو نوعەکەوێ و ئەو قماشانە زیاتر توجارەکان ئەو ناوانە لێ دەنێن بەڵێ تۆ چەند ساڵە ئەم کارە دەکەی لەناو ئەم کارەی واللهی لە مێژە ئەمە ئەو کارە دەکەین یعنی زیاتر لە 20 ساڵ زیاتر ئەمە ئەو شەی دەکەین لە قشمان هەیە لە سۆران لە بازاری لە هەولێرێش هەر لە قمان هەیە ینی ئەلحەمدولیلا ناسراوی خەڵکەکە زیاتر ڕوومان تێ دەکا
نرخی جلوبەرگەکان چۆنە نرخی ینی قماشەکان چۆنە پێی کوالیتی قماشەکەیە قماش هەیە کراس هەیە بە 20,000 بە 5,000 کراس هەیە بە $100 بە $200 حسب قماش و ئیش لەسەرکردن و کوالیتەکەی ئەگەڕێتەوە اینجا گرانترین کراسی دوکانەکەت نرخەکەی چەندە بەڵێ واللهی ئەمە هەیتمان لێرانە کراسمان هەیە هەتا 500,000 هەتا 10 وەرەقە هەتا 15 وەرەقەشمان هەیە کراس اینجا لەوانەیە ئێستا بینەران مەراق بکەن بڵێن تۆ بڵێ ئەوە چ کراسێک بێ بە 15 وەرەقە بەڵێ والله هەیتمان ئەبی ینی ئێستا دەمانێت با بچین سەیری بکەن بینەران با مەراق نەکەن ناڵێن ئەمە چ کراسێکە بە 15 وەرەقە بە $1,000 کامە کراسن ساریان زۆرە نەمان هەیە کراسی زۆرە تاکن ئیشی دەستێ ینی بەخۆ بە دیزاین و بە ئەوەی خۆمان چاکردیا ئەومان هەیە ئەوانش گرانن ئەوانن هەیە بە $250 هەیە بە $300 هەیە بە $500 بەڵێ دەستت خۆش بێ زۆر سپاس هیوادارم خی گەورە بازارت بدە جارێکتر ڕەمەزانت پیرۆز بێتن بەڵێ بینەرانی خۆشەویست وەک ئەو خاوەن دوکانش باسی کرد ئەم ساڵ بەهۆی ئەوەی کە ڕەمەزان کەوتۆتە نەورۆز دەکەوێتە نێو مانگی ڕەمەزانی پیرۆزەوە لە چاو ساڵانی ڕابردوو خواست بە شێوەیەکی بەرچاو نییە لە چاو ساڵانی ڕابردوو لە سەرجلی کوردی بەڵام دوای لە کۆتایی ڕەمەزاندا جارێکی تر خواست لەسەر جلی کوردی زیاد دەبێت وەکوتم یەکێک لە تایبەتمەندەکانی خانمانی سۆران ئەوەیە کە جلی کوردی بۆ هەموو شوێنێک لەبەر دەکەن بۆ ماڵەوە بۆ لە دەرەوە و لە شوێنە گشتەکانی جلی کوردی لەبەر دەکەن بەڵێ